بۆیە میوانداری بەڕێز ڕەوەند محەممەد جەمیلمان کردووە کە ڕاهێنانی پەروەردەیی و گەشەپێدانی خوددا. بەڕێز ڕەوەند بەخێر هاتیبانیت باش. سەلامەتی بەیانی ئێوەش باش و بەیانی گشت کوردستانیان باش بێت. مامۆستا ڕەوەند ئێستا سوشال میدیا دەکەینەوە هەمومان پلتفۆرمە جیاوازەکان بەکاردێنین سیر دەکەین کەسانی زۆر سیر و سەمەرە دەبینین بە شێوازێک دایانەوەی خۆیان هەزەلی بکەن بە شێوازێکی دیکە دایانوێ خۆیان بنوێنن هەر جۆرێک کارێک کە دێتە پێشەوە بەبێ ئەوەی بیر لە پاشخانی کارەکە بکەن و ئەنجامی دەدەن. ئەم حاڵەتانی ئێستا لە سوشال میدیا دەبیندرێ ئەمە حاڵەتێکی ئاساییە بۆ کۆمەلگا؟ نەخێر حاڵەتێکی ئاسایی نییە و دەگەڕێتەوە بۆ نەمانی بەها کۆمەڵایەتیەکان یعنی لاوازبوونی بەها کۆمەڵایەتیەکان یعنی ڕێژەیەکی زۆری کۆمەلگا یعنی ئەمە بەس کێشەی هەرێمی کوردستان نییە یان کێشەی عێراق نییە کێشەی هەموو جیهانە ئەمڕۆ بەها کۆمەڵایەتیەکان زۆر لاواز بووە ئەمەش کاری بۆ کراوە یعنی بە ساڵێک و 2 ساڵ نەکراوە یعنی ئەگەر من بین لە ڕووی تەکنۆلۆژیەوە باز لە ڕاگەیاندن بکەین سەرەتا بەجاردان بووە تەکنۆلۆژیە نەبوو جاردان بوو ئێعلانکردن بووە یان دەربڕینەکە بە گوتم بووە پاشان بە هەڵواسیم بووە نووسراوی هەڵواسرا بووە پاشەوی کراتی ڕۆژنامە و گۆڤار وەکو بڵێ ئێستا وا لە ناو چۆن نمایە ئەو کاتی کە ڕۆژنامە گۆڤار بوو تەنیا کەسانی ڕۆشنبیر ڕەنگە بیان خوێند باوە پاشەوی چوونە سەر تەلەڤیزۆنی ژوا خەریکە بەهۆی ئەم تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی تیکتۆک و سناپچات و ئەوانە وا خەریکە تەلەڤیزۆنیش لا دەدرێتن هەز دەکەم ینی زۆربەی ماڵەکان ئەوڕۆ شێشێویانێ تەلەڤیزۆن لە ماڵان لەوانێ بە هەفتە پێ نەکرێتن دەستی هەر ماڵێک هەر یەکە مۆبایلێک یا ئایپادێکی لەدەستا پاشان ئەمەش ئەمڕۆ بابینە سەر بابەتەکەی ئێوە کە باز لەوەی دەکەی هەر یەکە لە لای خۆی هەڵدەستەوە شتێک دەڵێ کێشە لەوەی دای هەر کەسە دەیەوێتن لە پڕێک بتێ کوڕێک خۆی ناسرااو بکە ئەوزە هەیە بۆ سامانە هەیە بۆ خۆ ناسینە دین ئەمە باز لەو لایەنی دەکەین کە باسنەوەی کرد زۆربەی ئاستی کەسانی ناهاوسنگ لە کۆمەلگای مەبابڕین بۆ نمونە و ڕوو لە زیادی دەکاتن ئەمە کۆمەڵی قەنەواتمان هەیە قەنەواتی تەلەڤیزۆن بۆ نمونە لە ساڵانی ڕابردوودا تەنیا ڕەوازیان دایتە ڕەوازیان دایتە کۆمەڵێک زنجیرە دراما بۆ نمونە لەو زنجیرە درامایانە کۆمەلگایەک پێشان دەداتن متەئەکیدم 1970 لەژێر هێلی هەژاریدایە بەڵام کۆمەلگایەکت پێشان دەداتن وا پێشان دەکە 1990 هەمووی خۆش ژیانە هەموو ئۆتۆمبیل گران بەهاترین ئۆتۆمبیلە باشە ئەوە کوی باسیەکەی ئەکرێ بڵین ئەمە نەخۆشیەکە لە ڕێگەی چەند کەناڵێکی نابەرپرس کەناڵێکی یاخود کە پێشووتر کۆمەلگان بەرەو ئاقارێکی خراپ برد ئەم ڤایرۆسیان بڵاو کردەوە ئەم ڤایرۆسە بڵاو کرایتەوە وەکو بری پارێکی زۆر درایە بۆ ئەوەی بەها کۆمەڵایەتیەکان لاواز بکرێتن سامانێکی زۆر سەرفکرایە لە وڵاتانی دەرەوە چەند وڵاتێکی دەرەوە پارێکی زۆر سەرفرایە بۆ ئەوەی بەهایە کۆمەڵایەتیەکان لاواز بکرێت مرۆڤ تەنیا بەکاربەر بیتن نەک بەرهەم هێن لایک و کۆمنت ئەوە دەهێنێ ئەوەندە مرۆڤ خۆی بۆ نزم بکاتەوە وەکو بڵێ بازارەکە ئازادە ئێستا وەکو بازاریاتی بازارەکە ئازادە هەر یەکە دەیوێت لە پڕێک ببتێ کوڕێک باشە سەرچاوێکی داهاتیونە باشە وەکو هەکارەڵێ ئەیهێن ینی سەرچاوێکیونە داهاتی باشیان سەرچاوێکی داهات دەیوێت ناڵێم ڕەواز دەدرێتە کەسانی ئەو کەسانی پێشان دەدرێتن ئافرەتێکە سیارەیەکی زۆر باشی پێ کوڕێکە یان سیارێکی زۆر باشی پێ و ناوماڵێکی زۆر باشی ئەگە واژ نەبیتن ئەوها پێشان دەداتن کە ئەو هەموو سامانەی هەیە لە ڕێی ئەو سۆسیال میدیاوە ڕاواز درایتە ئەو شتێک دەرویز درایتێ ئیتر وا پێ دەڵێم بەها کۆمەڵایەتیەکان لاواز کراوە لە ناو هەر کۆمەلگایەکیش بەهایە کۆمەڵایەتیەکان لەسەر 5 ساڵ دروست دەبێتن ئەویش ڕاگەیاندنە بەیەکەوەبوونی خێزانە و پەروەردەیەکی تەندروست دروست بیە پەروەردە فێرکردواتە زانکۆ و قوتابخانە و هەروەها پەروەردەی ئاینیە و هەروەها خاڵێش کەشمان هەیە پێشەنجی باشە ئەمە ئەگەر بێت و باسی بەیەکەوەبوونی خێزان بکەین ئەو یەکەم خاڵە ئایا ئێمە لە هەشتاکان لە هەفتاکان
باوک بەهۆی بوونی پێشمەرگەیان خزمەتی سەربازی بە مانگ و بە ساڵ لە ماڵەوە نەبوو، بەڵام دایک ڕۆلی باوکی دەجێڕا ئەو کاتی. بەڵام لەو سەردەمی ئێستا باوک ڕەنگە بەهۆی کەیف و سەیفی خۆیەوە سەردانی ئەو وڵات و ئەو وڵات بکاتن، ماڵ و منداڵ بەجێ بێریتن. دایکیش لە هەمان کاتدا سەیری باوکەکە دەکاتن، سەیری باوکەکە دەکاتن بۆ کەیف چووە، ئەو بەناوی تیجار بازرگانی چوە ڕەنگە، بەڵام دەزانی بۆ کەیف چووە. لەو کاتەدا ڕۆلی باوک ناژێڕی دایکەکە، دەزانی وانە کەواتە عائیلە مشتت دەبیتن. دینەوە سەر ڕاگەیاندن، باسی وەم کرد پێشتر مەبەستی ئێوەیە لە ڕاگەیاندندا تو کۆمەڵێک کەناڵت چەند کەناڵێکت هەیە، نەک کۆمەڵێک چیان کەناڵی بەرپرسیشمان هەیە، ینی شتی بەسوود داوێن، بەڵام تا چەند ڕەوازی هەیە لەناو کۆمەلگا ئەمڕۆ ئەو کەناڵە بەسوودانە تا چەند ڕەوازی هەیە وا ڕێژەکەی بەداخەوە بەرەو کەمی دەچتن ئەو کەناڵانی کە شتی کە نابەرپرسن. باشە مامۆستا من لە سەرەتای پرۆگرام لەگەڵ هەکار گفتوگۆمان لەسەر شتێک کرد. ئەرکی ڕاگەاندن ئەوەیە کە کۆمەلگا ئاراستە بکە یان کۆمەلگا میدیا و ڕاگەاندن ئاراستە بکە، کامیانە؟ ئەرچی کەناڵە تەلەڤیزیۆنیەکانە کۆمەلگا ئاراستە بکاتن. ئەمە ڕێگە دروست دەکەی. ئەرشی ئەوە نییە کەسانی ینی کۆمەلگا کەناڵدا ئاراستە بکاتن، ئەمە وەکو ئەوە وایە، ینی بابینە ئەگەر بە کورتی بازلەوەی بکەم حیزبێک کۆمەلگا ئاراستەی بکاتن، نەخێ دەبی حیزب کۆمەلگا ئاراستە بکاتن. لەبەرەوەی بۆ نمونە کەسانە ڕۆشنبیرەکان لەوانەیە لە کەناڵەکان بن، کەسانە خوێندەوارەکان، کەسانە بەرپرسەکان بڵێ جگە لە ڕاگەاندن مامۆستا ئەرکی چێ ئەم خوار و خێچی ڕاست بکات؟ ئەو خوار خۆچی لە هەمان کاتدا پەروەردە و زانکۆشە، پەروەردە و زانکۆ. ئەمە تا چەند پەروەردەکەمان قوتابخانە و زانکۆکانمان دەتوانم بڵێم ئەو قوتابخانە و زانکۆیە حکومیەکان زۆر بەپرسانە حکوم دەکەن، ینی کاری خۆیان دەکەن تا ئاستێکی باش، بەڵام کە دێت و ڕەواز دەدێ قوتابخانەی ئەهلی یان زانکۆی ئەهلی کێشەکە لە هەندێدایە. ینی من 25 ساڵە مامۆستامە، ینی لە سەرەتاییەوە تا پەیمانگاش مامۆستا بوویمە، لە پەیمانگاش مامۆستا بوومە، لە سانەویەکان مامۆستا بوومە، لە متەوەستە، لە هەروە لە سەرەتایی، ینی زۆر شتم جێ لێ دەبی و هەروە ڕاگەیاند کاریش بوومە، نێزیکی لە ناوەڕاستی نوهەتەکانەوە لە ڕاگەاندنەکان ئیشم کردی، ئەوە کاری سەرەکی خۆم بووە، وەکو پەیامنێر وەکو نووسەر هەست بە کێشەکان دەکەم. ئەمە لە هەمان کاتدا قوتابخانە و زانکۆکانیش وا بەرەو ئەوە دەڕۆن کە چبیتن ڕەواز بدرێتە کەسانی نابەرپرس. دروستە نقطەش کەشمان هەیە، ئەویش پەروەردەی ئاینیە، پەروەردەی ئاینی. ئەمە ئێستا چەند کەسانێک هەیە ڕەواز دەدەنە ئەوەی کە پەروەردەی ئاینی نابی لە قوتابخانەکان هەبیتن. ڕەنگە من کەسێکی متەدەین نەبووم، ینی بەڵام پەروەردەی ئاین لە قوتابخانەکاندا قوتابی فێرە ئەوە دەکەم، مەسەلەن بۆ نمونە تەنەظەفوا فإن الإسلام نظيف، ینی ڕەواز دەداتە پاک و خاوێنی، ڕەواز دەداتە گوێڕایەلیکردنی دایک و باوک، ڕەواز دەداتە دەست نەبردن بۆ حرام. بەڵام دوجار ئەوەی کە گرنگە، ئەوەی کە پێویستە بەرپرسیارەتی تاک بە تاکە، بەرپرسیارەتی ئێمەیە کە ڕەواج نین بەو کەسە نەخۆشانی کە لەسەر سوۆشیال میدیان هەر کاتێک تۆ فۆلۆت کرد، لایکە کرد، ئەوە تۆ بەشداری لە گەورەکردن و فراوانکردنی ئەم ڤایرۆسەی کە ئەبێتە هۆی تێکدانی بەها کۆمەڵایەتیەکان و شیرازەی کۆمەلگا. هەڵبەت بابەتەکە زۆر هەڵەگرێ قسەی لەسەر بکەین لەبەرەوەی شێواویەکی زۆر هەیە لە نێوان ئەو کەسانە، بەڵام تکایە با ئێمە نەبینە گەورەکردنیان. سپاس دووبارە مامۆستا ڕەوان، زۆر بەخێر بێ. سپاس.